بابەتێکتان بەلاوە جێی سەرنجە بێنێ هەڵبژێری بۆ چی هەڵبژێری بۆی بتوانین تۆ بژمێرم لە هەڵەبجە بێت لە سلێمان بێت لە هەر شارێکا بیگری سەردە 15 مشاکل. پرۆژەکەی ئێمە کە باسی چاودێری ڕەوشی ژینگەیە لە سنتەری پارێزگای سلێمانی و هەڵەبجە لە ماوەی سێمانگی ڕابردووە کارمان کردووە لەسەر مۆنیتەرینی ڕەوشی ژینگە لەسەر دروستکردنی توێژینەوەیەکی زانستی لەسەر پرسی ئاو لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان دام و دەستگا حکوومیەکان لە گفتوگۆیان بووین. ئەمڕۆ قۆناغێکمان هەبوو کە پێویست بوو بۆردی ئیشی تیا بکەین ئەویش پێکهێنانی گروپێکی فشارکردنە بۆ چەند پرسێک کەوا کێشەیە لە بەردەم ژینگەیە لە هەڵەبجە بە یارمەتیدان لەلایەنی حکومی و ناحکومیەوە. ئەو پرسەش بریتی بوو لە مەسەڵەن نەوتی سپی جەو بەرەو ساردبوو نەچێت نەوتی سپی پێویستە فشار بکرێ بۆ دابشکردنی و لەو چوارچێوەیە پێویستەکە ئەمە دابشکردنی نەوتی سپیە بێتە هۆکاری ڕێگریکردن لە بڕینەوەی دار و دارستانەکان. ئێمە ئەمڕۆ لەناو ئەم کۆبوونەوەیە لەسەر ئەوە ڕێکەوتوین نەوعی چالاکیەکان لەکوێ بکرێت چی بکرێ وا بکەین دار نەبڕێتەوە حکوومەت زوو نەوتی سپی دابش بکات. دایان پێشنیاریکە لەسەر ئاوی سەر زەوی و ژێر زەوی بەکارهێنانەوەی ئاو کێشەی مادە پلاستیکیەکان ئەو کێشانەی کە ئێستا لە ڕێی کوشت و کاڵ و ئەو مەوادانی کە خاک پیسەکان و بەرهەمەکان پیسەکان گفتوگۆی فراوانی لێکراوە. هیوادارین هەتا کۆتایی ئەم ساڵ بتوانین دوو چالاکی لە ڕێی فشارەوە ئەنجام بدەین لۆبی بۆ بکەین پشتیوانی بۆ بکەین و لە ساڵی ئایندەشە ئەمە بەردەوامی هەبێت. ڕێکخراوی ئازاد بوون هاتوۆتە ناو پارێزگای هەڵەبجە کە پرۆژەیەکیان هەیە بۆی بتوانێت کێشە و مەشاکل لە ژینگەیانەی لە پارێزگای هەڵەبجە دەستنیشان بکەن و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان حکومیەکان و ڕێکخراو و چالاکەکان و واری ژینگە بە هەموویانەوە بتوانن فشارێک دروست بکەن لەسەر کێشە ژینگانێک لە پارێزگای هەڵەبجە بوونیان هەیە. بەگشتی کێشەکان زۆرن کێشە ژینگەیەکان مەزەوەی کە لە ئێستا زۆر گرنگە لە کۆبوونەوەکە باسی لێوەکراوە ئەوەی کە چۆن بتوانن ڕێگری لەو سروشتە لە بکەین کە لە پارێزگای هەڵەبجە پێی ناسراوە کە بوونی دار و درەختێکی زۆریە ناوچەی دارستانی زۆری هەیە کە ئەمانەش لەژێر هەڕەشەی مەترسی بڕینەوەدان بە حکمەوەی کە خەڵکی بۆ پێداویستی سوتەمەنی لە ئێستادا خەڵکانێکی زۆر خەڵکی بڕینەوەی دار و درەختەکانن بۆیە ئەمڕۆ وەکو سەرچاوی ینی وەکو سەرەکی ترین کێشەی ژینگەی کە لەم کاتەدا لە پارێزگای هەڵەبجە هەیە ئەوەیە کە خەڵکێکی زۆر ڕووی کردوێتە بڕینەوەی دار و درەخت لە ناوچە شاخاویەکان.